دووبارە سڵاوتان لێبێت ئازیزان، دیارە لە بەردەوامی بانگەشەکانی کاندیدانی کۆمەڵی دادگەری کوردستان لەگەڵ خاتوو مرواری گەیشتومەتە قەرەداغ، قەزای قەرەداغ. دیارە سنوورە دەکەوێتە بازنەی بانگەشەکانی خاتوو مرواریەوە. دەمەوێت بزانم کۆمنتی لەسەر لە دوایەوەی کە ماڵ بە ماڵ و هەندێک بازار و دوکانەکان گەڕا، بزانم یەکەمەن هەڵوەستەی خەڵک چۆن دەبینێ و تێڕوانینیشان بۆ کاندیدەکانی کۆمەڵ چۆنەوە. خۆشی کۆمنتی لەسەر قەرەداغ چۆنە؟ خاتوو مرواری دووبارە زۆر سپاس. گەشتێکت کرد ماڵ بە ماڵ بازارت کرد، بزانم کۆمنتت چییە لەسەر گەشتەکەی خۆت، لەسەر خەڵک کاردانەوەی خەڵک چی ئەڵێ؟ بەڵێ دەستان خۆش بێ، سپاسانەکەم کە لەگەڵمانن. ئێمە ئەمڕۆ لە قەزای قەرەداغین. بەڕاستی ئەم شوێنە هەر بە خۆی شوێنێکی زۆر چۆن دەڵێ بێخزمەت گوزاریە، خەڵکەکەی زۆر بێزارە، خەڵکەکەی لە دەست ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە بەجارێک ناومێت کراوە. یعنی ئەگەر بڵێم لەو شوێنانەی کە من تا ئێستا گەڕاوم ناومێتترین کەس خەڵکی ئەم منتیقەیە، هەر بخۆی منتیقەکەش ماشەڵا بۆ خۆی وشک و ناخۆشە، خەڵکەکەش زۆرتر بەڕاستی نیگەرانن تووڕەن. بەس ئێمە بەڕاستی وەکو خۆمان تەسەورمان نەدەکرد پێشوازیان بۆ ئێمە بەو جۆرە بێ، لەبەرەوەی بڵێین ئەڵێ زۆرینەی حیزبی دەسەڵاتدار بە جۆرێک ئەم خەڵکەی ترسانوە کە زوڵمێکی زۆریان لێکراوە. بەس بەڕاستی ئەم خەڵکە پێویستە ئەم جارە ئەم شتە قوبوڵ نەکا، چونکە بە ئاشکرا پیانەوە دیارە کە ترسێنراون. ئەگەر لە ناخشیاندا حەزیان لێبێت دەنگ بە ئێمە بدەن بە ئاشکرا بە هیچ جۆرێک ناوێرن ئەم قسەیە بکەن. ئەمەش بەڕاستی یعنی چۆن دەڵێ وەکو لە سزنێکا بن نەتوانن ڕای خۆیان دەربڕن، یعنی ئازادی ڕادەربڕین لەم منتیقەیە نییە بە هیچ جۆرێک. باشە، چۆن ئەمەد بۆ دەرکەوت؟ هەبووە بۆ نمونە ڕەنگە لە پێشەوە نەیوێرا بێ بڵێ ئاو دەنگتە دەمی و لە دواوە کۆمنتێکی تری هەبوو بێت؟ هەر ئەگەر واشینەوە پێ باشکرا ئێمە غیرم باشی ئێمەش تێدەگەین لە شتەکان تێدەگەین. لەوانەیە وتپێشی هەبوو بێ وتپێشیتی بەس نەیوێراوە، ینی بە ئێمە بە ئاشکرا بڵێ و دواتری شتێتی خەمتان نەبیان شتێک. بەس من بەداخەوم بەڕاستی بۆ ئەم حکومەتەی کە خۆی بە چۆن دەڵێ ئازادی کات کەسێکە ئازادی هەموو خەڵکی ئەوە نەکردووە، ئازادی لە کەس نەگرتوێتەوە وا پێناسە دەکەن بخۆیان وا بانگەشە دەکەن. بەس ئەسڵ و ئەساسینە بەڕاستی ئەم دوو حیزبە دەسەڵاتدارە یەکێتی و پارتی بە تایبەت لەم سنوورەی کە ئێمە هاتین هەم لە سێوسێنان هەم لە قەرەداغ لەم شوێنانە بەڕاستی وەکو چۆن دەڵێ چەپۆکیان بەسەر خەڵکداداوە و خەڵکیان خستۆتە دەریایەکی قوڵی ناومێدیەوە. ئەم گەنجانی ئەم منتیقەیە هیچ ئومێدێک و هیوایەکیان نەماوە بۆ ژیان. باشە، ئێوەش سبەینێ دەستنە پەرلەمان متمانەی خەڵک بەدەست بێنن. چی بوو ئەم جۆرە شوێنانە ئەکەن لە کاتێکا خۆمان دەزانین قەرەداغ ناوەندێکە لە ڕابردوودا ناوی هەیە لە مێژوو ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕژێمی بەعس وەکەوەی کە ناوچەکە بۆتە قوربان. بەڕاستی یەکەم پێویستە لەسەر کۆمەڵی دادگەریش کە لێرەش پەرە بە کۆمەڵێک ناوەند بدا، هەوڵدا خەڵک پەروەردەکەوەکو لە شوێنەکانی تر هەم لە سلێمانی و هەم لە هەموو ناوچەکانی تر کۆمەڵێک سنتەری باشەیە کە گەنجەکان پەروەردە دەکەن. ئەم گەنجانەی ئێرە لەم پەروەردەیە بەڕاستی بێبەشن، ئەبێ ئێمەش تاک بە خۆمانە بخشێنینەوە لێرەش سنتەر و ئەنجومەن و شتی باشمان هەبێ خەڵکەمان خزمەتی خەڵکا و خەڵکەکە ئێمەش دەرکەوێ بەڕاستی لێرە بۆ ئەوەی شوێنی ئەو خەڵکانە بگرێتەوە کە خراپن ئەمان چاکیان لەگەڵ بکەن و خەڵکەش تاکانمان ببینێ. ئەگەر سبەینێ ببیتە پەرلەمانتار هیچ بیرت بەلای خەڵکی ئێرەوە بێ وەکەوەی کە تایبەتمەندیەکە بێ و لە چوارچێوەی دەسەڵاتی پەرلەمانتارێکا بێت؟ بەڕاستی من زۆرم بەزەی بە خەڵکی ئێرەیەتەوە، چۆن دەڵێ جەرگم ژانەکە بۆیان کە هەستەکەم ئازادیان لێزەوت کراوە، کە هەستەکەم هیچ شتێک بە حوڕیاتی خۆیان نییە، لە ناخیاندا دەزانم ناخیان پاکە، بەس بەداخەوەکە وەکو چۆن دەڵێ دەست بەسەرن، هەتا عنی ئافرەتێکی حیجاب و باڵاپۆش بە تەواتی ناوێرێ بێ لەگەڵ ئێمە بگەڕێ. قابل لە خۆ ئێمە حیزبێک نی قاچاق بێ لەم کوردستانە. جیاوازی ئازادی لە ناوەندی شار بۆ دەرەوەی شار و قەزا و ناحیەکان جیاوازی هەیە؟ وەڵام من ئەو جیاوازم لێرە بەدی کرد زۆریش بە تایبەت لەم قەزایە نەک لە هەموو قەزاکانی تر لە شوێنەکانی تر بەو جۆرەم نەبینیوە. بەس لێرە بەڕاستی خەڵکەکەی مەزلوم و دەست بەسەر کراوە، ئازادی لێزەوت کراوە بە ژن و بە پیاوە لە ناخیاندا بەڕاستی حەزەکەن ئێستا کۆمەڵی دادگەریان خۆشەوێ، بەس ناوێرن دەری ببڕن. ئیتر نازانم ڕۆژی دەنگدانیش چۆن ئەتوانن لەوانەیە ئەو کاتەش بۆی هەیە بترسێن یان بترسێنرێن نەوێرن بچن بۆ دەنگدانی، چونکە زۆری نەشیان دایان و ناچین بۆ دەنگدان باوەڕمان ینی حەزیان لە دەنگدانیەوە لە دەنگ نادەین. زۆر باشە، کەواتە ئەمە قەزای قەرەداغیش لەناو بازنەی جەنابتا بوو. گۆشەیەکی دیکەیە لەو ڕووماڵەی کە ئێمە لەگەڵ بانگەشەکەی جەنابتا بووین. دەمەوێت دوای ئێرە بچینە گۆشەیەکی دیکەی بازنەکەیەوە کە بازنەکەی جەنابەت بۆت هەیە بانگەشە بکەی و پێویست بە دەنگی خەڵکەیە. لێرە ئێمە دووبارە دەچینە گۆشەیەکی تر و ئیزن لە بینەرەکانمان دەخوازیین. بەڵام ئازیزان دیارە ئەمە گۆشەیەکی تر بوو لە بازنەی خاتوو مرواری کە تێدا بانگەشە دەکا. لەگەڵ من بابزانین لە گۆشەکانی دیکەوە چۆنە، ئایا دەتوانێت متمانەی هاوڵاتیان بەدەست بێنێ بارودۆخ یا کاردانەوەی
هاوڵاتیان لەسەر بانگەشەکانی خاتو مرواری چییە متمانەی تێ دەبەخشن باوەڕتوانن ئەو متمانەیە بدەن بە خاتو مرواری لەوەی کە ببێتە نوێنەری بیکەنە نوێنەری خۆیان و بینێرنە بەغدا لەگەڵمانانە. السلام عليكم خاتون جان باشي چاکن شکر یخوا باش بن ئینشەڵا دەنگیان خۆیەوە دەنگیان بە کۆمەڵی دادگەری ئینشەڵا ئەوەی باشە ئەو سەر دەستان خۆش بێ سوپاسانەکەین فەقیر و هەژار باشە ئینشەڵا چۆن لە کۆمەڵی دادگەری بەلاتەوە الحەمدولله زۆر باشە ئیسفادەتان لێ کردو ئینشەڵایەوە الحەمدولله بەچە پێوەرێک ئێوە دەڵێن کۆمەڵی دادگەری باشە و لەوەی کاتانەوێ دەنگ بدەنەکانی دەکانی واللهی هەموو شتەکانیان باشە یەکێکی وەکو ئەو کاکسۆران چاکە پیاوێکی کانەیە لە بەخا هەر زۆر زۆر کاگەحمەی بەڵێ زۆر پیاوێکی چاکە بەڕاستی سەرکەوتوو بن ئیشەڵڵا داین دەتوانی متمانەی خۆت بدەیتە نوێنەرەکەیان بۆ ئێمە داواکەین لەخوا هەرچی باشە ئەو سەرخات هەر لایەنێک باشە بۆ دینی ئیسلام و بۆ لایانی باشکە ئەبێ بە مای خێر بۆ میلەتەکە ئەوە سەرکەوێت ئێمە هەرە و دوعایەشەکەین خاتو مرواری یەکێکە لە کاندیدەکانی کۆمەڵی دادگەری شیاویەوە هەیە کە متمانیان پێ بدەین ئیشەڵڵا خوا سەرکەوتیان کە ئیشەڵڵا خوا سەرکەوتیان کە هەر لایەنێک باشە خوا سەرکەوتیکە دەستان خۆش بێ ئێمەش ئینشەڵا لە خزمەتتان نابین ئێمەش ئێوە چەند زیاتر دەنگمان پێبەن و هاوکارمان بن ئینشەڵا ئێمە زیاتر لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژار ئابین خزمەتی فەقیر و هەژار ئینشەڵا خوا دەستان سەرکەوتیەکە خۆش بێ بێگومان کۆمەڵی دادگەری هەمیشە لە خزمەتی خەڵکی فەقیر و هەژارە بووە بە خەسخانەی بەخشینی بەبێ باوکانی بەسەنتەری حکمەی بە هەموو شتەکانی دەستت خۆش بێ ئەوەی کە بەرنامەی بەخشین کە چەند ماڵی بەسەر کردوتەوە بێگومان ئێمە درێخمان نەکردو ئێستاش بەردەوامین و لە هەوڵدا ئینشەڵا هەر خزمەتی ئەو خەڵکە فەقیر و هەژارەمان بکەین زۆر سوپاس دەکەم دەستان خۆش بێ دەستان خۆش بێ سەرچاو پێشینی حزب گرنگە لەوەی کە متمانەی خەڵک بەدەست بێنەدانم وانە فەرمەوە تا پرۆژەکانی بەخشینمان هەیە ئێستاوە تا خەڵکێک کە دەبینێ کۆمەڵێک سەر بەخشینی دێتەوە بیر لەوەی کە بەخشینیش نموزەجێکی جوان و بەرجەستەیە کە توانم بڵێم لە حکوومەت ئێرەم زیاتر بە خەمی فەقیر و هەژارەوە بووە یعنی تا چەندە گرنگە لەوەی کە پلانی حزبی بۆ خزمەتکردنی خەڵک تەنها بە کاندید ناکرێت بێگومان کاکجلال بێگومان ئێستا ئێمە الحەمدوللا زۆر خەڵکێکی وشیاریشمان هەیە کە بەڕاستی تێدەگا کە وەفادارە بەرامبەر بەم خزمەتانی کۆمەڵی دادگەری خەسخانی بەخشینیەتەوە بەرچاوێک سەر چکە بەڕاستی خەسخانی بەخشین خزمەتێکی زۆر گەورەی بە خەڵکی فەقیر و هەژار کردووە ئێمە ئاگامان لێ و دەزانین خەڵک هەیە لە دەرەوەی بەخشین 90 وەرەقەیدا بۆ عەمەلیاتێک کاتێک هاتووە دەبەخشین بۆ خۆم یعنی شاهیدم بەسەرەوە 450,000 سەرف کردووە یعنی خزمەت ئەبێ لەمە گەورەتر چی بێ بەتایبەت لەم ڕۆژگارەیە کە بەڕاستی خەڵک بێکارە خەڵک هەژارە خەڵک لە قەیرانی داراییایە بەس خەسخانی بەخشین بەڕاستی باوەشی گرتوتەوە کە خەسخانی بەخشینیش کۆمەڵی دادگەریە ئەمە عەدالەت و دادگەرێکە لەناو کۆمەڵا بەڕاستی شەفافیەتێکە ڕازگۆییەکە خزمەتێکی گەورەیە خۆ کۆمەڵی دادگەری بۆ خۆشی هەژارە بەس خزمەتی خەڵکی هەژارەکە بە ڕازگۆیی بە دەستپاچی بەڕاستی ئەم خەسخانە ئەم نەخۆشخانە چەندین ساڵە بەڕێوە ئێبن و لە چەندین شوێنی تریشدا فەرعیان کردوێتەوە بەڕاستی خزمەتێکی گەورەی کردووە خەڵکانێکی زۆر کەم هەن کە ئەم شتیان نەبینی بێ هەندێک کەسی شێ هەر ناوێ بیڵێ و ناوێ دان بە چاکەکانی کۆمەڵی دادگەری ئەگەنا خەڵکانێکی زۆر الحەمدوللا کە ئێمە لەم بانگشەی داگەڕاوی سەردانمان کردوون ئەم شتانیان لە بیرا خزمەتکردنی خەڵکی نەخۆش لە ڕەنگە گەرەمانش بچنە شوێنی ئەوانی تر وەکو ئەمانیان لێ دێت بێگومان ئەویان دەکەوێتەوە سەر کاندیدەکە دەبێت کاندیدەکە دواتریش ئێستا ئێمە کە ئێستا کاندیدین هاتوینە ئەم بازار ئەگەڕین بانگەشاکەین گرنگە ئەم کەسا کە بە خۆمەڵێم لە پێشەوە جارێکی تر کە دەرچوم و چوومە پەرلەمانی بەغا سەردانێکی ئەم شوێنە بکەمەوە بەڕاستی بە ضروری دەزانم ئەگەر هیچ کاتێک بێمەوە کە هیچ ئیشێکم پیان نییە تەنها سەلامێکیان لێ بکەی ئەگەر هیچ نەبێ کە بزانی ماڵێکی هەژاری لێ خەڵکی فەقیری لێە سەردانی کوێ هاوکارێکی بکەیت خەڵک ئەوەی دەوێ بەڕاستی خەڵک زۆر حەزی لێ سەردانی بکەیتەوە یان هەر بە تەلەفۆنێک لەوانەیە ئەو کەم و کوڕێ لە هەر کاندیدێکە هەبوو بێ یان نەپەرژا بێ بەڵام دەبێت بەڕاستی بەرنامەی هەبێ پلانی هەبێ ئەزانم کە کاتێکشنە پەرلەمان ئیشیان زۆرە کاریان زۆرە بەس دەکرێت پلانێکیش دانێن ئەمیان لەبیر نەچێتەوە من یەکێک لە بەرنامەکانم پشتیوان بەخوای پەروەردگار ئەو کات ئینشەڵا بانگتانەکەمەوە ئەبی ئێوەش لەگەڵم بێن بۆی کە ئینشەڵا ئێمە وەفادار بین چکە زۆرم حەز لە وەفاداری و لە ڕازگۆییە حەزم لە بیوێریە ئەو کاتەش ڕێک بینەوە بم بازاڕەیە سەردانێک ئەم خەڵکە بکەین و سەلامێکیان لێ بکەین ئەوەی کە ئێستا چۆن کەسێک کە مفاتەحەت کردن لەگەڵ یانە قسەت کرد دەنگ نادەن زۆر بێگیوان ئەمانە سارتان ناکاتەوە نا ئێمە نابێت بەو تاقتاخانە و چەند کەسانە سارد بینەوە چکە وەڵانەیە لە سەدا ژمارەیەکی زۆر کەمی دەنگدەری ئێمە بێ دەنگدەرەکان ئێمە الحەمدوللا دەنگەدەن و بەو جۆرە نین کەم کەمێکمانەیە لە سەدا ڕێژەیەکی زۆر کەممان بەرەکەوێ خەڵکیش ئەم ساردێش هەر هەیە هەر لە هەموو لایەنەکانە هەیە و
لە هەموو دنیاشە جاروبەر ئەم ساردی هەیە و ئەوش بەڕاستی خەتای ئەم حیزبە دەسەڵاتدارانەیە خەڵکیان بۆ جۆرە ئەمر کردووە. یاکەموارێ هەندێکان دیت بەڵێنی جۆرا و جۆر دەدەن لەنگە ڕەنگە لە دەسەڵاتی تەنانەت خودی پەرلەمانتاریشانە بێت سبەینی ئەم بەڵێنانە جێبەجێ بکات. تۆ ئەو بەڵێنانە کامانن کە بە هاوڵاتیانیانە دەی؟ بەڵێ وەڵاهی من هیچ بەڵێنێکی گەورەی لە خۆم گەورەتر بە هاوڵاتیان نادەم. ئەو بەڵێنانی کە من بە هاوڵاتیانی دەدەم وتومە و دەیڵێم کە لەگەڵ هاوکارەکانم لەگەڵ هاوپێشەکانم لەگەڵ فراکسیۆنەکەم ئەو بەرنامە جێبەجێ دەکەین کە کۆمەڵی دادگەری دایناوە کە بەرنامەیەکی چڕۆپڕە و حەوت خاڵە و هەموو چین و تێژەکان مافیان تێدا پارێزراوە. ئێمە هەوڵ دەدەین ئەو بەرنامەیە جێبەجێ بکەین و ئەو مافە دەستوریانە جێگیر بکەین کە پەیوەندی بە خەڵکی هەرێمی کوردستانەوەیە کە خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان دەکات. بۆ نمونە بودجا کە ئێمە هەموو جارێ هەرێمی کوردستان تا ئەم لە حزێش کە کاتی هەڵبژاردنە ئێستاش چاوەڕێی 200 میلیارەکەی بەخان موچە نادەن بە خەڵک ئەگەر 200 میلیارەکە هات یعنی هەموو شتێکیان خستوونە سەر ئەیتیمادێکیان خستوونە سەر بەقا بەڕاستی. باشە دەمەوێت بزانم پشتیوانی حزبیتان چۆنە و ئایا ئەوەندا وەچەند تقریبان چەند ڕۆژێکیمان ماوە بۆی کە بچینە ناو هەڵبژاردنەکە خۆیەوە بەڵام ئەوەندەی کە بانگەشتان کردووە ورەتان چۆنە بە گشتی ئایا دڵت خۆشەوەکو ئافرەتێک لەوەی کە ڕەنگە دەرپچیت چونکە زۆرینەی کۆمنتەکان ئەگەر لێت نەشارمەوە بۆ نمونە دەڵێن کۆمەڵی دادگەری ئەگەر زۆر بێنێ سێ کورسیێنە ڕەنگە سێ پیاوەکەی بڕوە ڕەنگە دو ئافرەتەکە دەرنەچێ بە حکمەوەی خەڵک کەمتر دەنگەدا بە ئافرەت و بە حکمەوەی لە بازنەکەی توە ڕکابەری ئافرەت لە حزبەکانی تر زۆرترە بزانم ینی هەستی خۆ چۆنە لەو ڕۆ ورەت بەرزە لەوەی کە ڕەنگە شتێک قسمەت و نسیب بوو بێت و بڕۆیت. والله من زۆر زۆر دڵخۆشم ورەشم زۆر بەرجە لەوانەیە لە هیچ پرۆسەیەکی تردا ئەوەندە بە ئومێد نەبووبم بەس لێرەدا زۆر بە ئومێدم یەکەم ئومێدم بەخوای پەروەرگارە لەبەر ڕاوێژم لەگەڵ پەروەرگارە کردەوە کە خۆم کاندید کردووە پاشانیش ئومێدم بە ئەوە شەیە دەنگدەرەکانمان دڵسۆزن و کۆمەڵی دادگەری بەڕاستی بەرنمەیەکی زۆر جوان و چڕ و پڕی داناوە بۆ ئەم بانگەشەی هەڵبژاردنەکە پێم وانەیە لە ڕابردوودا بەو جۆرە بەرنمەکانی ئەوەندە بتەوە بێ الحەمدولله ئێستا بەرنمەکە زۆر جوانە و هەموو تاکێکی کۆمەڵی دادگەری بە جەنابی سەرۆکەوە بە ئەنجومەنی باڵاوە بە ئەنجومەنی سەرکردایەتیەوە تاک بە تاکی کۆمەڵی ئەندامانی کۆمەڵی دادگەری هەر هەمویان لە خزمەت ئەم پرۆسەیان ئێمە هەموو ئیش و کارێکی ترمان ڕاگرتووە خەریکی پرۆسەی هەڵبژاردننی بۆیە ئومێدێکی زۆرم هەیە ئومێدم بەخوای پەروەرگارەیە ئینشەڵڵا گە خوای پەروەرگە ویست و ئیرادەی لەسەر بێ ئێمە بچینە پەرلەمانی بەغا. ئەم ئومێدەت تەنها لەسەرەوە هەڵچنیوە خەڵکێک گوتێتی من دەنگە دەم بە تۆ خۆ ڕەنگە ڕاستیش نەکا نازدانی وەکو کابراڵێ دوایی دەرنەچوو بووم بەس ئەگەشتمە هەر کەسێکی وت دەنگم پیاوتم بەخوا گەرەمەوە دەنگیان پێدا باما ئێستا دەرچوو بووم پشت بم بابەتە ئەبەستی یاخود ئەم ینی ورێت لەکوێوە هێناوە کە بە تەمای دەرچیت. وەڵڵی من پشت بەو بابەتە نابەستم ئەوەیان خۆش ینی خەڵکێک هەر ڕوبەڕوود نەوەسێتەوە خوانە خواستە بە جۆرێک ئەگەر ڕاستیش نەکە خۆ ئەگە قسەیەکی خۆش بە ئەوە بوو خۆی لە جێی خۆی ئەوە هەر باشە دەستیان خۆش بێ و خەڵکانەی ئەگەر واژ نەبێ ئەڵێن دەنگت پێ دەدەین خۆی وایە ڕاستی بڵێن ئەگەر دەنگت پێنەدا ئومێدت بۆ دروست نەکە من ئومێدم لەسەر ئەو تاکتاکانە هەڵ نەچنیوە بەس من ئێمە بخۆمان مسلمانین ئێمە باوەڕمان بە قەدەری پەروەردگار هەیە خوای پەروەردگارە گەر مەیلی لێ بێ و باش بی ئێمە بچین ئێمە ڕازین بۆ ئەوەی کە خوای پەروەردگار بووی بڕارداوین بەڵام ئێمە هەوڵی خۆمان دەدەین هەوڵەکانمان چڕ دەکەینەوە ئەنجا ئومێد لەسەر هەوڵ و خوای پەروەردگار دەفەرمێ حرەکەت لە تۆ بەرەکەت لە من ئومێد ماوە ئینشەڵڵا ئێمە حرەکەتی خۆمان دەکەین و خوای پەروەردگار بەرەکەتی تێ دەکەین. ئێمە متابعەکەین یعنی سەیری حەدیث و ئەوانەیەکین کە یارمەتی فەقیر وەژارەدات ئەوانە زۆر متابعەکەین. قسەتان چییە بۆی کە خەڵک بچێ بۆ هەڵبژاردنەوە؟ وەڵای قسەمان چی ئەوانە ئەم حیزبانە دوو لە ڕووی جەنابتان ئەوەیان درۆ لەگەڵ خەڵکا کردێ دوو لە ڕووی جەنابتان ئەوەیان درۆ لەگەڵ خەڵکا کردێ بۆ نمونە ئەوەتان بۆکەین ئەوەتان بۆکەین و ئەوەتان بۆکەین دوای هیچیان بۆ نەکردین بۆ نمونە من لەوانەیە تەمەنێکم بووێت هەتا ئیساکێ چەند جاران چووم بۆ لای ئەو حیزبانە بۆ لای ئەو حکومەتە ئەوتیمە مەعاشێکم بۆ ببڕنەوە تێتی کاتی نییە نەم لەبەرەوەی پشتم نەبووە هینی بۆ نەکردو مەعاشی بۆ دەر نەکردو کەواتە جارە دەنگ بدەینە کێ؟ گیان دەنگ بدەین بە کێ؟ وەڵای ئەمەی کە هینە ئەمە ئێمە دەنگی پێدەین بە پشتی خوا لەبەرەوەی ئێوە ئیشەڵا سەرکەوتن بەدەستێن و خەڵ زۆر لێتان ڕازیە و مەمنونتان. السلام عليكم.
ئەمڕۆ هاتووە کۆمەڵێ بەڵێن یا ئینشەڵڵا بۆ پەرلەمانی عێراق خزمەتی کەمەندامان بکەوە هاوشێوەکانیشی مامۆستا مەگوڵپی و مامۆستا عەبدولسار و خزمەتی باشیان کردووە ئینشەڵڵا ئێوەش بتوانێت خۆتانی پێبەن و دیویشتانە لە دۆشتەکانە. پێویستیان بە خزمەتی زیاتر هەیە جیاواز لە خەڵکی تر کە ئێمە الحەمدوللا لە هەموو چینی توێژەکان هەموویمان بەسەر کردوتەوە ئاگامان لە هەمووی بۆ هەستمان بە بەرپرسیارەتی کردو بەرامبەر بە هەموو چینی توێژەکانی کۆمەلگا. ئێستاش کۆمەڵی دادگەری بۆ داهاتوو کە 5 کاندیدی هەیە و تاکە کاندیدی ئیسلامی کەم خوشکەی خۆتانە مرواری محەممەد علی کاندیدی ژمارە 33 لە بازنەی 2 باشووری سلێمانی بەڕاستی پێویستمان بە دەنگ و ڕەنگ و متمانی هەموو لایەکتانە بۆ ئەوێ بتوانین زیاتر ڕوبەڕووی ئەم گەندەڵکار و ستەمکارانە ببینەوە تا دەنگمان زیاتر بێ کورسیمان زیاتر بێ عەدەدمان زۆرتر بێ زیاتر دەتوانین خزمەت بە هەموو چینی توێژەکان بکەین. ئیتر ئەمڕۆ ئێمە هاتوونە خزمەتتان و ئێوە ئینشاڵڵا پەیمانمان پێ بدەن کە یارمەتی دەرما بن هاوکارمان بن بۆ ئەوی بتوانین دادگەری بچەسپێنین. بەڕاستی ئێمە هاتوین دەمانەوەی دادگەری بچەسپێنین ئەگەر دادگەری بچەسپێ بەڕاستی ئەم چینی و توێژە ئەوە مەزڵوم و ستەملێکراو نابن بۆ خۆتان ئاگاتان لێ کە ئێمە چەند ساڵە هاوار دەکەین و لەگەڵتانین و لەسەر شەقام و لە هەموو شوێنەکان و منیش وەکو بربژێرێک پشتیوان بەخوای پەروەردگار کاتێک چوومە پەرلەمانی عێراق ئینشەڵڵا ئێوە لە بیر ناکەم و لە خزمەتتاندا دەبم و لەگەڵ هاوپیشەکانم لەگەڵ هاوکارەکانم ئینشەڵڵا پرۆژەی باشتر و زیاترمان دەبێ. هەر هەدەف و ئامانجمان بەڕاستی خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستانە بە هەموو چینی توێژەکانی ئەو بەرنامەی کە دامان ناوە بەڕاستی بەرنامەیەکی چڕوپڕمان داناوە و هەموو چینی و توێژەکان تێدا سودمەند دەبن. هیچ بەرژەوەندێکی خۆمانمان نەخستۆتە پێش بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە و هەمیشە ئێمە لە خەمی بەرژەوەندی ئەو خەڵکەدا بووین و مێژوو ڕابردوشمان شاهیدە بۆ ئەم قسەیەمان لە داهاتووشدا هەر بەو نەفەسە ئیش دەکەین. بەڕاستی زۆر پێمان خۆشە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانکەین کە خەڵکێکی ستەمدیدەیە خەڵکێکی مەزلومە بەڕاستی گەورەترین چەکی بەرەنگاربوونەوەی ستەم و نادادی ئەمڕۆ دەنگدانە بۆیە گرنگە بەڕاستی ئێمە خەڵکان بدەین بچن بۆ دەنگدان و خەڵکیش چۆن دەڵێ وشیارتر بن لە مەسەلەی دەنگداندا بە هیچ قسە و پرۆپاگەندەیەک سار نەبنەوە لە دەنگدان چونکە بەڕاستی نەچوون بۆ دەنگدان خزمەتە بە حیزبی دەسەڵاتدار ئەم حیزبە گەندەڵانە ئەم حکومەتە گەندەڵا ئەم حکومەتە ستەمکارەی کە بەڕاستی دەستی بردو بۆ قوتی کەم ئەندامان کە چین و توێژەکەن پێویستە خزمەتی زیاتر بکرێن نەک موچیان لێ بڕدێ بەو موچەکەمەشە و موچەشیان لێ بڕدێ بەڕاستی ئێمە هەست بە معاناتی هەموو چین و توێژەکان دەکەین بە تایبەتی ئەم چین و توێژەی جەنابتان کە پێویستی بە هاوکاری زیاترە و دووبارە دەستان خۆش بێ و خۆشحاڵین بە دیدارتان. ئێمە وەکو کەمەندامان دەتوانین ئەو شاهیدیە بین هەم بۆ دنیامان هەم بۆ قیامەتمان کە نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی کۆمەڵی دادگەری دڵسۆزانە ئیشان کردووە. مامۆستا عومەر گوڵپی کاتێکە بەڕێوەبەری گشتی بۆ لێرە هەموو کاروبارەکانی وەکو هاوڕێک ئێستا ژەر وەکو هاوڕێ تەعامولەکەین لەگەڵ کەمەنداوان ئەمە جێی دەستخۆشیە بۆیە لە قسەکانی خاتونیش و جەنابیشتا ئەوە خوێنێتەوە شەرم ناکەن لە قسەکانی خۆتانە شەرم ناکەن لەوەی کە بە خەڵک بڵێن دەنگمابەنێت چونکە بە جۆرێک لە جۆرەکان وا بیۆریەکتان چەسپانووە کە ئەمڕۆ بە شەرمۆ ناچن بۆ ناو خەڵک بەڵکو بە سەربەرزی ئەڕۆین و من داوا یەکەم شت داوا لە هەموو کەمەندامانەکەم دەنگ بدەن چونکە ئەگەر دەنگ نەدەین چی باشانی بۆ دەنگ نەدەین دوجار ئێمە هەر کەسێک دەنگ بات کوردێکە چێتە پەرلەمانی عێراق ئەمە یەک ئەمە زۆر بوویمە ئێمە ئەبێ هەر چۆنە بێ کوردەکان بنێرینە پەرلەمانی عێراق بۆیە من لێرەوە ئەمە یەکەم مقابلەمەکە لە بانگەشەی هەڵبژاردنە ئەیکەم یەکەم شت داوا ئەەکەم لە کەمەندامانی کوردستان ئەوەی کە ڕێژەی یاسایی تێپەڕاندووە لە ساڵە ئەتوانێت دەنگدا تکایە دەنگ بدەن تکادان تیا ئەەکەم دەنگ بدەن و دواتریش بۆ جەنابەت من پشتیوانتم و داواش لە کەمەندامانەکەم بەڕاستی چونکە ئێوە هەمیشا بێت دوو فەزڵی ئێمە لەبەر چاو بگرن فەزڵێکتانەوەیە کە لە ڕووی ئاینیەوە بێ خزمەتی کەمەندامان بکەن چونکە کەمەندامان خوای گەورە هەموو جارە منەوە وتووە پێغەمبەری صلی الله علیه و سلم سەردەنوشت کە لەسەرەوەی کە ڕووی لە نابینایەک وەرگێڕا ئاەتێکی لەسەر نادەخوا سوورەتی عەبەسە وەتەوەلا بەڕاستی ئەوە زۆر قورتە بۆ هیچ مسلمانە ناتوانێت لەژێر ئەوەیە دەرچێت چونکە کەمەندامان واجبە لەسەروی کە خزمەتیان بکرێت لە ڕووی ئاینیەوە کە ئێوە ئەو ئاڵایەتان هەڵگرتووە دۆمیش لایەنە ئینسانیەکەیەتی کە بەڕاستی ئاین و مرۆڤایەتی تەواو تێکەڵن بۆیە هەموو جارێ ئەوان ئێماڵە چەند جارێک قەرزارباری ئێوەین هەم لەلایەنە ئاینیەکە و هەم لەلایەنە ئینسانیەکەشەوە ئومێد دەکەم جەنابەت کە ئینشاءڵڵا چوویتە پەرلەمانی عێراق بتوانی بەو یاسایانە هەستی بەو خزمەتانە هەستی ئێمە لە کوردستانە یا با بڵێ من وەکو سامان برادرانیش هیچ شتێکی شەخسیمان ناوێت لە ئێوە
یعنی ئەگەر ڕۆژە لە ڕۆژان من لە دەرگای هەر پەرلەمانتارێکمە بۆ داوایەکی تایبەتی ڕێکداوەکە بدڕێن و بیکەنەتەنەکە خۆڵەکەنە ئەوەی کە ئێمە یاسامانەوێت ئێمە داوای مافی کەمەندامانەکەین هەر بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئەو ژوورەی ئەودی و پڕە لە دایک و باوکی کەمەندام کە مناڵی خوێندکاریان هەیە ناتوانن قەڵەمێکی بۆ کڕن ئەمە خەمی ئێمەیە بۆ نمونە ئێمە یاساکانی پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستان زۆر دوورن لە یەکتریەوە یعنی لە کاتێک ئێمە لەسەر یەک خاک و ئاوەژین ئێمە هەموو جارێ عێراقبوونی خۆمان دووپارەکەینەوە لە ڕێی سەرکردە سیاسیەکانمانەوە ئەی بۆ کەمەندامێکی بەخا لە مانگێکە چەند ئیمتیاز زۆر گرێ بۆ کەمەندامێکی کوردستان لە چەند ساڵە ئیژی ئیمتیازێکی نەبێ بەڕاستی بۆیە ئومێد دەکەین ئێوە ئیش لەسەرەوە بکەن کە یاساکانی هەرێمی کوردستان لەگەڵ یاساکانی عێراق بتوانن نێوەنگیریە بکەن لەو بینە کە ئەو یاسای عێراقیش خزمەت بێ ئێمە بکە بۆ نمونە کەمەندامانی عێراق ئێمە ئاگادارین لەسەر موچەکەی ئەتوانێت قەرز ڕابکێشێ ئەتوانێت ئۆتۆمبیل وەربگرێ هەمویان شوخە و زەویان دراوەتێ ڕێژێکی زۆریان بەڵام کەمەندە لە پەرلەمانی کوردستانیان لە بابڵ کەمەندامانی کوردستان مەحرومن لە هەرچی خۆشیە یعنی من ئەتوانم ئەوە بڵێم کوردستان جگە لە دۆزەخێ بۆ کەمەندامان هیچ شتێک نییە لە ڕوژیانەوە عنی دایک و باوکێک بێت لەلای ئێمە بگری بۆی کە دەستێ قەڵەمی بیتەیە جووتێک کالە بکڕی بۆ مناڵە خوێندکارەکەی و کوێسە کە بینی و مناڵەکە هەردوو قاچینێ لە پۆلیەکە داوای جل لە منەکە ئێمە لە چی بێمێ ئەگەر خەڵکی خێرخواز و خەڵکی دەوڵەمەند و خەڵکی بەویژدان نێن بەهانەمانەوە بەڕاستی ئێمەش بێزار بووین لە سوالکردن بۆ کەمەندامان بەڕاستی من هەست بە شەرمەکەم ئەگەر بێکێ بڵم ئەمە بکە بۆ کەمەندامان چونکە ناکرێ ئەمە کەمەندان پێویستی بە سیستەمە کەمەندان پێویستی بە حکومڕانێکی عادلانەیە بە دادگەرایانەیە بە دادپەروەرانەیە کە خزمەت کا بە کەمەندامان من ئەوە لە چاوی ئێوە ئەبینم ئەوە لە هەڵسوکەوتی ئێوە ئەبینم ومێ دەکەم کە ئێوە بەردەوام بن و چیش بە ئێمە بکرێ ئێمە لە خزمەتین پێم خۆش بوو ئەمڕۆ هاتن چونکە دوجار قەرزاری ئەو بەڵێ نابن کە بە ئێمەتاناوە یەینەوە بۆلاتان لە پەرلەمانی عێراق ئێمە سەردانی ئێواکەن ئینشاءڵڵا ئەوەی ئێمە پێمان بکرێت لە خزمەتین پشتیوانتانەکەین کات و مروارە چەند ڕۆژێکمان ماوە ئەو بەڵام بڵێم زیاتر لە هەفتەیەکمان ماوە بۆ دەستپێکی هەڵبژاردن ئێوەش بانگەشەکانتان چرتر کردوەتەوە قۆناغ بە قۆناغ دەچنە ناو بانگەشەکە و چرتری دەکەنەوە دەمەوێت بزانم کاتێک دەچیتە ناو توێژە جیاوازەکانەوە ناو خەڵکەوە ناو بارەکانی خۆتانەوە چۆن نەتانوێت متمانەی خەڵک بەدەست بێنن چوویتە ناو کەمەندامانەوە چوویتە ناو ئەندامەکانی خۆتانەوە چووتە ناو خەڵکی کە لە بارەکەکانتان وانە پەروەردەیەکانیان پێوتراوە چۆن متمانەی ئەم خەڵکە بەدەستیانن بۆ خۆتان بەڵێ بسم الله الرحمن الرحیم دەستان خۆش بێ ئێمە زۆر بەڕاشکاوی دەتوانین بەو خەڵکە بڵین دەنگمان پێ بدەن دەتوانین پیان بڵین متمانەمان پێ بدەن چونکە لە ڕابردوودا بەڕاستی و خەڵکە ئێمەی بینیوە ئیسیجابەیەکی باشیان هەیە شارەزایان پیدا کردووە چەند جاری تر هەر وعد و بەڵێنێکمان پێدا بن بردومانەتە سەر ئێمەش ئەستور بە وعد و بەڵێنانی پێشوو کە پێمان داون و بردومانەتە سەر دەتوانین داوایان لێ بکەین کە ئەم جارش متمانەمان پێ بدەنەوە چکە ئێمە وعدێک نادەین کە بۆمان نەچێتە سەر ئەوەی داومانە و پێمان وتون بەو خەڵکە بە زیادەوە ئەرکی خۆمان جێبەجێ کردووە و پەرلەمانتارەکانی پێشوومان لە هەموو جمگەکانی حکومت ئەوانەی کە هەماون بەڕاستی خزمەتێکی زۆری خەڵکیان کردووە و دڵسۆز بوون بۆ خەڵک هەستیان بە بەرپرسیارەتی کردو بەرامبەر مافەکانی خەڵکی هەرێمی کوردستان بۆیە ئێمە دەتوانین داوای متمانەیان لێ بکەین و دەتوانین متمانەی ئەو خەڵکە ئینشاڵڵا بەدەست بێنینەوە لەبەرەوەی مێژوومان شاهیدە بۆمان ئەوانی پێش و ئێمە بەڕاستی کار ئاسانی زۆریان بۆ ئێمە کردووە کە ئێمە بەڕاشکاوی داوای دڵنیان لێ بکەین داوای متمانەیان لێ بکەین و پیان بڵێ متمانەمان پێ بدەنەوە و بووین بە جێگای سیقە و متمانەی ئەو خەڵکە زۆر باشە خەڵک دەڵێ ئەرە فڵانی بۆ نمونە لە کاندیدەکانی خۆمان ئەرە کاکسۆران ئەرە کاگاوستار ئەرە کامەوەسا ئەحمەد ئەمە تێر نەبوون وازیان نێنە ئەمە چەند جار هەڵبژێردانەوە خۆتۆ یەکەم جارتە خۆڵا بژێری چۆن دەبێت خەڵک ئەمە جیا بکاتەوە ئەگەر لەو ناڕازی دەفەرمو لەم ڕازی بن کەواتە باگراوەندێکەیە کە ئەزمموی کار و ڕاستگۆیی و نیەتپاکی و خزمەتەکانی حزبەکەیە تا چەندە گرنگە لەوەی کە دەنگدەر سێری تەنها کاندید نەکە ڕاستە ڕەنگە خزمەتی نەبێ ئەگەر خزمەتی هەیە سەیری کا گرنگە لەوەی کە دەنگی بداتەوە باشتر کە ئەزمموی هەیە گرنگە سێری حزبیش بکات لەوەی کە پاشخانی ئەم حزبە هەڵوێستی ڕابردووی خزمەتەکانی چۆن بووە بەڵێ دیارە ئەم سێبەڕێزەی کە باست کرد کە دووبارە و سێبارە کاندید کراونەوە ئەمە بەڕغبەت و ئارەزوی خۆیان نەبووە بەڵکو حیزب تەکلیفێکی زۆری لێکردوون ئەنجە ئەمان مەبەستیان بەرژەوەندی خۆیان لێ بەڕاستی ئەمانە ئەزمموونێکی باشیانەیە لە حکومڕانی و لە وەزارەتی و لە پەرلەماندا ئەمە شتێکی زۆر باشە و هیچ شتێکی بڵێ مۆدیلێکی وڵاتە ئەوروپیەکانیشە کە کەسێک ئەزمموی شتێکی کرد بچێ دووبارە ئەزمموی بکاتەوە چونکە تا کەسێک تر پێدەگا لەوانەیە زۆتری بێ بەڵام ئەمانە حاضر و پێگەیشتون بەڵام کاتێک کە گەمانەوە قسەی ئەو خەڵکەش ببڕین ئێم بۆ خەڵکە بڵین فەرموو ئەوە کاندیدی تازە ئەوە دەموچاوی تازە
ئەمیش کە ئەلحەمدوللا ئێمەش باگراوندێکی چاودێریمان هەیە کە پێشتر 5 ساڵ لە حیزبەکەی خۆمان چاودێر بووین بۆیە ئێستا دەمانێت ئێمەش بچین مارەسی ئەو کارە بکەین و ببین بە چاودێرێکی باشتر بۆ سەر حکومەت و ئێمەش وەکو ئەوان ئەزمونێک بکەین و ئەمەش باگراوندێکی باشە بۆ ئێمەش کە ئێمەش دەتوانین ئەو ئەدای ئەو کارە بکەین و ئەوانیش شتێکی خراپنی هوای سەرکەوتن بۆوانیش دەخوازم و لە وڵاتانیش ئەمە هەیە و چەندین جار کاندید دووبارە دەکرێتەوە و شتێکی تێدانی بەڵام هەندێک خەڵک هەر بۆ خۆی لە بەهانەیە بەڕاستی ئەم قسانەکە دەکات. استیجابەی خەڵک چۆنە بۆتان؟ بەندەوەکو خۆم هەتا ئێستا هیچ شتێکی خراپم لە هیچ کەسێک نەبینیوە قسەیەکی بە جۆرێک ناخۆشی وان پێنەوتراوە بڕوبەڕووی خۆم کە ساردم کاتەوە یان کە پێی بێتاقەت بم ئیسیجابەیەکی باشیانەیە خەڵکی غیری خۆشمان ئیسیجابەی باشیانەیە دواتریش خەڵک بۆ خۆی ئازاد دەیتر قسەش دەکاتی دڵ ئێمە سنگمان فراوانە خەڵکی هەرێمی کوردستان هەمووی هاوڵاتی خۆمانە ئەوەی دەنگشمان پێنەدا ئێمە هەر لە خزمەتی داین و هەر بە هاوڵاتی خۆمانی دەزانین وەکو خۆمان ڕوبەڕووی خۆمان شتێکی ناخۆش و نامەمان ڕوبەرونەوە تۆ الحەمدولله ئەوەی بە وجدانیشەوە بەڕاستی چاومان لێ بکەوە تەماشامان بکە ئێمە پێشووتر بەڕاستی خزمەتێکی زۆری ئەو خەڵکەمان کردو دەمانەوێت زیاتریش خزمەتیان بکەین. بانگەشەکانت یا شوێنی کە بانگشتی تاکی کوێ ئێستا وەگوون توێژی کە مندامان ئەمە ناو بارەگەکانی خۆتان تۆ عربەتت هەیە قەرەداخت هەیەوانە بەگشتی لە بازنەی دوو ئیسێمانیت ئایا شوێنەکانی تر کوێ دەڕۆی؟ ئێمە هەتا ئەو کاتێک کە بە پێی یاسا بۆمان هەیە بانگەشە بکەین هەموو شوێنەکان دەچین ئینشاءڵڵا و تیمەکانمانەوە بەندە بۆ خۆم و تیمە تایبەتەکەی خۆشم و تیمەکانی مەڵبەند و ئەنجومەنەکانیشمان کە هەمووی لە کاردن هەتا ئەو کاتێک کە بانگەشە ڕادەگیرێ ئێمە بەردەوام دەبین دەڕۆین هەموو شوێنەکان بەسەر دەکەینەوە داوای دەنگ لە هەر هەمویان دەکەین زۆر بەڕاشکاوی بۆ بەسەر بەرزش داوایان لێ دەکەین لەبەرەوەی شایانی ئەوەین بەڕاستی کە داوایان لێ بکەین ناترسین لە خۆمان کە ئەو بەڵێنانی پێیان بدەین ئینشاڵڵا دەیبینە سەر بۆیە هەموو شوێنەکان تا بتوانین ئینشاڵڵا پشتیوان بەخۆی پەروەرگار هەموو شوێنەکان ئەو بازنەی کە شمولمان دەکە ئێمە دەچین و دەگەڕێن داوای دەنگیان لێ دەکەین. بارەگەکانی خۆتان هەر خەڵکی خۆتان تەقە لە دەرگادەن بۆی یان خەڵکی تریش؟ نا بێگومان ئێمە بەوەندەوە ناوەستین تەنها بارگەی خۆمان خۆ بارگای خۆمان و خەڵکی خۆمان ئەمە مەبدەئیە و ئەمە چۆن دەڵێ بێپان ئەمانە گرفتمان نییە بە هیچ جۆری ئێمە دەچین خەڵکەکانی تریش دەدوێنین چکە بەڕاستی خەڵکێکی زۆر ناڕازی لە دەسەڵاتە و پێویستە لە ئەم هەڵبژارنەدا بیگۆڕن بەڕاستی بزانن دەنگ بە کەسانی تر بدەن دەنگ بە کەسانی تازە بدەن دەنگ بۆ کەسانە بدەن کە دڵسۆزیانن کە چاویان لیان بۆ لە پەرلەمان چیان کردووە چۆن دەنگیان بەرز کردوێتەوە چۆن لەسەر حەق و مافەکانی ئەوان بەجواب هاتوون کە ئەندامانی کۆمەڵی دادگەری هەمیشە لە هۆڵی پەرلەماندا قسەیان هەبووە لەسەر خەڵک خۆ لەسەر هیچ کاتێک لەسەر ئێمە هیچ کێشەیەکی شخصیمان لەگەڵ هیچ کەسێک نییە بەڕاستی ئەوەی کە دەکەین بۆ بەرژەوەندی ئەو خەڵکە دەکەین تەنانەت پارتی دیموکراتی کوردستان ئێمە کێشەی شخصیمان لەگەڵیانە نییە ئێمە کێشەی ئەومانەیە کە حکومڕانیەکی خراپ دەکەن ئێمە ئەو کێشەیەمان لەگەڵێت لە پێناو خەڵکی هەرێمی کوردستاندا بۆیە ئێمە دەمانەوێت لە هەموو خەڵکێک بە هەموو خەڵکێک ئەڵێین و خەڵکی زۆر تریشەیە کە دەنگ بە ئێمە دەدا جگەل ئەندامانی خۆمان. ستەمکاری و ساختەچیەتی دەسەڵاتداران لە ماوەی چەندین ساڵی ڕابردووداوە بە تایبەتی هەموو بەڵێنە گەورە و زەبەلاحانەی کە لە کاتی هەڵبژارنەکانە داویانە ئێستا بە تەواوەتی خەڵکیان بێهیوا کردووە هەرچەندە هێشتا هەندێک حزبی تایبەت و هەندێک کاندیدی تایبەت و نمونەمان هەن کە خاوەنی وعد و بەڵێنی خۆیان و ڕابردووشیان پڕشنگدار و ڕوونە کە ئایا ئەمانە تا چەندە خاوەنی وعد و بەڵێنی خۆیان و بەکردار لە ڕابردوودا سەلماندویانە کە دڵسۆزی خەڵک و میلەتن بەڵام هێشتا ئەو بێهیوایی و ئەو تووڕێیەی کە دەسەڵات بەسەر خەڵک داهێناوێتی خەڵک بەری نەداوە بەڵام کاندیدەکان بۆ بەتایبەتی کاندیدەکانی کۆمەڵی دادگەری سوورن و بەردەوامن لەسەر بانگەشەکانی خۆیان بە پشتبەستن بەو متمانەی کە بە خۆیان هەیەەوە بە پشتبەستن بەوەی کە لە ڕابردوودا بۆ خەڵکیان کردووە سوورن لەسەرەوەی کە تاکۆ تا ڕۆژ بانگەشەی خۆیان درێژە پێدەدەن و هەڵ دەدەن ئەوەی لەسەر شانیانە متمانە کۆ بکەنەوە و سبەینی ئەگەریش دەرچوون ئەوە بۆ بەڵێنانەی کە داویانە سوورن لەسەری و خزمەتی خەڵکی پێدەکەن. لەم بەرنامەتەشە کاندیدێکی تری کۆمەڵی دادگەریمان پێناساندن کە خاتو مرواریە بۆ هیوایی کە ئێوەش بیکەنە نوێنەری خۆتان لە بازنەی دووی سلێمانیدا تا نوێنەرێکی تۆ واتە بەرنامەیەکی دیکە لە خزمەتانە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ماڵتاناوە.